ڕۆژێک گەنجێک و خاتوونێک دەکەونە مناقەشە. گەنجەکە دەست بە قسەکردن دەکات و دەڵێت لە ئیتاڵیا لەشفرۆشی قەدەغەیە بۆ ئەو کەسانێک کە ناویان مەریەمە. لە فەڕەنسا دانانی ناوی ناپلیۆن لە بەرازەکان قەدەغەیە. خاتوونەکە وتی ئێجا چییە؟ ئەگەر قەدەغەیە کەوایە قەدەغەیە و تەواو، ئەگەر یاسایە کەوایە دەبێت جێبەجێت بکرێت. گەنجەکە بە باوەڕ بەخۆبوونەوەتی یاساکان هەموو کات ڕازنین خاتون. دواتر بەردەوام بووتی بیت بکەرەوە ڕۆژێک بەیانەکەی لە خەو هەڵسی، یەکێک پێتان بڵێت لێرە بە دواوە خواردنی زەیتون قەدەغەیە. بەڕای تۆ چی ڕوودەدات؟ خاتوونەکە وتی ئەو لەو کاتە بە دواوە زەیتون ناخۆین. گەنجەکە وتی هەڵەیە، هەر یاسایەک یاخی بووی خۆی دروست دەکات. ئەو کات ئەوانەی حەزیان لە زەیتونە گروپی خۆیان پێک دەهێنا، ئاڵایەکیان دروست دەکرد و وێنەی چلە زەیتونیان لەسەردادنا. ڕەنگە سرودێکیشیان دانایە بە ناوی ئازادی بۆ زەیتون. بۆی ئێستا لە تۆ دەپرسم، ئەگەر زەیتون دۆستەکان ڕاپەڕین بکەن و بێنە سەر شەقامەکان، ئەوانەی ڕاپەڕین دەکەن تاوانبارن یان ئەوانە تاوانبارن کەوا زەیتونیان قەدەغە کرد؟ بۆیە منیش دەڵێم لە ئێوە دەپرسم، ئەرێ هەماشتیش بۆ ناوی کوردستان ڕاز نییە؟